ئاژەڵداران لەبەر گەرمای تاقەت پڕوچێن لە چاوەڕوانی هاوڵاتیاندان تا ڕووبکەنە ئەو شوێنانەی ئاژەڵی تێدا دەفرۆشن و ئاژەڵێکی تەندروست و گونجاو بکڕن و بیکەنە قوربانی. مەرجی تەندروستی ڕەچاو کرا و زۆرینەی ئاژەڵدارەکان پابندن بەو مەرجانەی کە لەلایەن قایمقامێتی سلێمانیەوە بۆیان دانراوە و لەو شوێنەدا ئاژەڵ سەرنابڕن. وەکو سەربڕینی حەیوان بۆ جەژنی قوربان شەرت و شروتی ئەوەیە کە ڕەشە وڵاغ بێت و 4 ساڵی تەواو کردبێ 3 ساڵ بێت وەکو حەیوانی کەیژە بێ دیانی نەکەوت بێ و نوقسان نەبێ و نەخۆش نەبێ و 6 مانگی تەواو کردبێت. ئەمڕۆ هەل دەستپێکردنی سەر لە بەیانیەوە تا ئێستا بازار زۆر بە باشی هاتووە خەڵکێکی زۆر ڕویان لە بازار کردو بۆ کڕینی ئاژەڵی قوربانی بە تایبەتی. اینجا تا ئێستا مەرجەکان سوپاس بۆخوا زۆر باشە هەمی مەرجەکان مەرجی تەندروستن قەساب لێرە بە هەموو شوێ ئاگادارمان کردو نابێ لێرە سەری ببڕن ئەبێ هەچ کەس کە کڕی بیباتەوە ماڵی خۆی لە ماڵەوە بە شێوەیەکی پاک و تەمیز سەری ببرێت و نابێ لێرە. سەعات 6 بەیانیەوە لێرەین باشترینیش جۆر لە جۆری ئەم حیوانە شەکەنێر باشترین حیوانە لەبەرەوەی نیاونی و گۆشت زیادە مەڕیشی تایە وڵاخیشی تایە. هاوڵاتیان ڕوو لە بناری گۆیژە دەکەن و سەرقاڵی دۆزینەوەی ئەو ئاژەڵەن کە گونجاوە بۆ قوربانی و داواکاریشن هەمووان پابەندی ڕێنمایی تەندروستی بن. وەڵام مامە گیانجاک قوربانی ڕۆژێکی پیرۆزەکە خەڵک قوربانیەکە لەم ڕۆژەیە خێرێکی گەورەیە و شتێکی مبارەکە و هەست بە جۆرەی توانای خۆشی قوربانیەکات. وڵا ئەو هەوڵاتەنی کە قوربانی یەکەن داوا ئەوە لەوانە ئەکەین ئەوانەی کە لێرە قەسابن لێرە بۆیان سەر نەبڕن تۆزاوی ئەبێ پیس ئەبێ ئەین تەندروست نییە ئەم ناوە ئەگەر بیباتە شوێنێکی پاک و بەینی بیباتە شوێنێک کە میان ماڵی خۆی یان شوێنێک کە قەسابخانە بێ چاترە. ئەو هاوڵاتیانەی توانای داراییان باشە لە شاری سلێمانی لە هەر 4 ڕۆژی جەژنی پیرۆزی قورباندا سەرقاڵی قوربانیکردن و دایانەوێت ئەو سونەتە جێبەجێ بکەن و دەرونی خۆیان ئاسوودە بکەن بە بەخشینی بەشێک گۆشت بۆ ئەو هاوڵاتیانەی کە بە شایستەی دەزانن. هێمن قادر، کورد سات نیوز، سلێمانی.